قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسی ڕۆشنتردا بابەتی ئەم جارەمان لەژێر ناونیشانی مرۆڤی گەورە کێیە؟ ئینسانەکان هەمویان بەڕێزن لای خوای پەروەردگار، وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. بەڵام مرۆڤە گەورەکان، ئینسانە گەورەکان، کەسە ناوازەکان هەموو مرۆڤەکان نین. لە قورئانی پیرۆزدا وشەی ڕەجولمان هەیە. ڕەجول لە قورئاندا بەمانە ڕەگەزی نێر نەهاتووە، واتە هەرچی کوڕ بێ هەرچی پیاو بێ هەر ڕەجولی قورئان بیگرێتەوە، بەڵکو ڕەجول لە قورئاندا کە هاتووە بەمانە ئینسانە مەردەکان دێ، ئینسانە گەورەکان دێ، ئینسانە زۆر بەڕێز و بە هەڵوێستەکان دێ. لە دیدی ئاینی ئیسلامی پیرۆزەوە گەورەی ئینسان بە تەمەن نییە. بۆ نمونە کەسێک بڵێن تەمەنی بۆتە 70 ساڵ 100 ساڵ، بەڕاستی ئینسانێکی گەورەیە، چونکە تەمەنی ساڵی زۆرە. نەخێر، لە قورئاندا گەورەی ئینسان بە زۆری ساڵەکانی تەمەنی نییە. زۆرێک لە زانایانی هەڵکەوتووی ئیسلام، زۆرێک لە پێشەوا گەورەکان کاتێک کە کۆچی دواییان کردووە تەمەنیان کەم بووە، هەیان بۆ 40 ساڵ ژیاوە. ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێ بە دەوری 45 ساڵ ژیاوە. قازی محەممەد پێشەوای کۆماری کوردستان لە 40 ساڵەدا وفاتی کردو و شەهید کراوە. بۆیە بوونی زۆری ساڵەکان نابێتە هۆکاری گەورەبوونی مرۆڤەکان. گەورەی ئینسان بەوە نییە باڵای چەند بەرزە، بڵێن بەڕاستی ئینسانێکی بەشان و شەوکەت و باڵا بەرزە. بەوە نییە کێشی زۆرە و هێزی بازووی زۆرە. زۆر کەسەیە پاڵەوانە 100 کیلۆ 5 ئەوەندەی خۆی قورسایی بەرز دەکاتەوە، بەڵام ناچێتە ڕیزی مرۆڤە گەورەکانەوە. بە پلە و پایەژ نییە. زۆر کەسەیە پۆستێکی زۆری حیزبی حکومی لەبەر دەستایە، بەڵام ناچێتە پێوەری مرۆڤە گەورەکانەوە، هەرچەند ئەو پێگەیەشی پێدراوە. بە دەوڵەمەندیش نییە. زۆر کەسەیە خاوەنی سەروەت و سامانێکی زۆرە بەڕێزان، بەڵام ئەم ئینسانە لە ڕیزبەندی مرۆڤە گەورەکاندا حیسابی بۆ ناکرێ. ئەی گەورەی ئینسان بە چییە؟ گەورەی ئینسان بە کرداریەتی، بە گفتار و بە هەڵوێستی جوانێتی، بە بەرهەمە جوانەکانێتی کە لە دوای ژیانی خۆی بۆ کۆمەڵگا و بۆ مرۆڤایەتی بەجێی هێشتون. زۆر جار دەبینین کەسانێک تەمەنێکی زۆریان هەیە کە کاتێ مامەڵەیان لەگەڵ دەکەین سەی دەکەین زۆر هەرزەکارانە بیر دەکەنەوە. هەر سەر سۆر دەمێنێ ئەو ئینسانە بەو هەموو ساڵە تەمەنەوە چ ڕەفتارێکی هەرزەکارانە دەکا. خەڵکێک هەیە تەمەنی 60-70 ساڵە کەچی وەکو هەرزەکارێکی 15-17 ساڵی کار دەکا، هەڵسوکەوت دەنوێنێ. لێی ناشرینە کەواتە ئەو هەموو تەمەنە گەورەی نەکرد. ئەی چەند جار بەڕێزت بینیوتە کەسانێک هەن تازە پێگەیشتون، گەنج و لاون، بە تەمەنیان کەمە و بچووکن، بەڵام بە قسەکانیان، بە بۆچوونە جوان و ناوازەکانیان، بە مامەڵەی گەورەیان سەرنجی هەموو دەوروبەریان بۆ خۆیان ڕاکێشاوە و هەموو خەڵک خۆشی دەون. بەو تەمەنە گەورەوە، بەو تەمەنە بچووکەوە گەورەکان ڕاوێژیان پێ دەکەن. بۆیە زۆر گرنگە ئینسان کاتێک کە لەم سەر زەویەدا خوای پەروەردگار دەرفەتی ژیانی پێبەخشیوە، حەیفە مرۆڤێکی گەورە نەبێ، حەیفە ئینسانێکی گەورە نەبێ. بۆ ئەوەی کەوا گەورەبی، بە گەورەیی بژی، بە گەورەیی بمری، بە گەورەیی ناوت بمێنێتەوە، خۆشەویستم ئاگاداری ئەم چەند خاڵە بە. خاڵی یەکەم، ڕەزامەندی خوا با لەسەر و هەموو شتێکەوە بێ. هەر کەسێک لە ژیانیدا چاوی تەنها لە ڕەزامەندی ئەڵڵا بوو سوبحانەهو وەتەعالە دەبێتە مرۆڤێکی گەورە، چونکە ئەوەی شکست بە مرۆڤ دێنێ. ئەوەی کەوای لێ دەکات تووشی دوو لە ڕوتان پەرژین بێ ماستاوچێتی و ئەملاولا و تەمەلوق و مداهەنەی بکە، بریتیە لە گەڕان بە دووی ڕەزامەندی مرۆڤەکانی تردا.
ئەگە ئینسان بەردەوام بیر و هۆشی دید و تێڕوانینی لەسەر ئەوە بێ خەڵک لێ ڕازی بن مەدحی بکەن ستایشی بکەن وەڵڵاهی بچووک دەبێتەوە چونکە دەبێت بە ئارەزووی خەڵک ڕەفتار بکە ئەو خەڵکش بەکاری دێنن سەرنجەم ئەم خۆی بچووک دەکاتەوە لە جێتی گەورە بێ بەڵام کاتێک کە تۆ ئەو زاتەی کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالە کە ڕەبی عالەمینە خالقی کەون و کائیناتە ئەو پەروەردگارە ڕەزامەندی لەسەر و هەموو شتێکەوە بوو بۆ تۆ چاود مەخلوقات نابینێ ئەو کاتە کەسێک دەبینی خوایە بەس تۆ لێم ڕازی بی ئەم کردارانم لای تۆ قبول بن ئیتر من گرفتم نییە خەڵک چۆن بیر دەکاتەوە چۆنم لێ دەڕوانێ مەدحم دەکا یان زەمم دەکا کەەوە شعاری پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ پێغەمبەران بە ئەوە گەورە بوون ئەوەی کەوا دەیانگەیاند ئەو هەموو مەینەتی و ناڕەحەتیە لە پێناوی دینی خوا و بڵاوکردنەوەی نور و ڕۆشنایی دینی ئیسلامدا کە پەیامی هەموو پێغەمبەران ئیسلام و ئاشتیە لە پێناوی ئەوەدا شەهید دەکران لێیان دەدرا دەربەدەر دەکران خوێنیان دەڕژا بەردیان لێ دەدرا گەوت جوولات و لەوێر بەربارانیان دەکردن وەکو پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر لە تایف پێی کرا بەڵام لەگەڵ ئەوەشدا دەیانگو پەروەردگارە بەس تۆ لێمان ڕازی بی هیچ شتێکی تر بەلامانەوە گرنگ نییە پاداشتێکمان لە کەس ناوێ ئیلا خوا پاداش لای تۆ نەبێ بەهەژ نەبێ ڕەزامەندی تۆ نەبێ بۆیە بوون بە گەورە شوێنکەوتانی پێغەمبەرانیش سەلامی خۆیان لەسەر بێ کردار جوانەکان و ڕەفتار بەرزەکانیش هەر ڕەزامەندی خۆیان دەوێ بۆیە چاوت لە ڕەزامەندی خوا بێ ئەبی بە مرۆڤێکی گەورە دووەمیان خۆت گیرۆدەی دەمەقاڵی بێسەروبەر مەکە ئینسانە گەورەکان مرۆڤە گەورەکان ئەو کەسانن کە دەمیان ناخەنە دەمی هەموو کەسێکەوە وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کابران نەزانە نەفامە بە تۆ حاڵی نابێ کاتی خۆتی لەگەڵ بە فیڕۆمەدا دەمەقاڵی بێسەروبەر مەکە خاڵی سێیەم زیاد لە بەهای خۆی بەها و نرخ بە هیچ بارودۆخ و بە هیچ کەسێک مەدە هەموو شتێک حەدی خۆی بدەیە بەقەدەر خۆی ڕێزی بۆ دابنێ بەقەدەر خۆی گرنگی پێ بدە زیاد لە حەدی خۆی گرنگی بە هەر کەسێک بدەیت بە هەر بارودۆخێک بدەیت وەڵای لە کەسایەتی خۆ دێنێ خوارەوە خۆت بچووک دەکەیتەوە بۆ ئەوەی مرۆڤێکی گەورەبی زیاد لە بەهای خۆی بەها و نرخ بە هیچ بارودۆخ و بە هیچ کەسێک مەدە خاڵی چوارەم بۆ ئەوەی مرۆڤێکی گەورە و ئینسانێکی عەزیم و بەڕێزبی با دەنگەدەنگی منداڵ بێزارن نەکە زۆر کەسەیە خەڵک وەدەزانێت زۆر کەسێکی گەورەیە کەچی مناڵەکەی لە ماڵەوە یەک تۆز بگریا ئەڵبێ ژوورەکە بەجێ بێڵێ یا مناڵەکە بەرنە شوێنێکی تر دوو مناڵی بەڕێز دوو مناڵی دڵپاک بۆ خۆیان یاری دەکەن ئەم پیاوە خەریکە لە سەرم دەتەقێ ئەو کەسە گەورە نییە ئینسانی بەڕێز ئینسانی گەورەی وەکو جەنابتان قەرەباڵغی جادە و شەقامەکان تووڕەی ناکەن هەیە یەک کەسی هۆڕنێک لێدا ئەم دەبێت شەڕێک بنێتەوە یەکێ فولایتێک لێدا ئەم دەبێت بۆی دابەزێ چوار سارە بکەونە سەر یەک تەحەمولی نامێنێ ئەوە ئینسانە گەورەکان قەرەباڵغی جادەکان شەقامەکان ناڕەحەتکردنی شۆفێرێکی نەزان و هەرزە بەرامبەری ئەم کاردانەوەی بۆی نابێت بە زەردەخەنەیەک بە سەلامێک بە کەلامێک بە لێبوردنێک بەڕێی دەکا و بەرامبەرەکە شەرمەزار دەبێت ئەو کەسە چەند گەورەیە وەڵڵاهی من و تۆڕم بێ ئەوەمان بینی بێ جاری وایە ویستوتە سەلام لە کەسێک نەکەی کەسەکە ئەوەندە گەورەیە کە تووشت دەبێت ئەو دێ سەلام لە تۆ دەکا تۆ ئەتەوێت مەرحەبایی نەکەی ئەو مەرحەباییت دەکا تۆ هەڵەی بەرامبەر دەکەی ئەو قسەی جوان دەکا لە ناختەوە دەڵێی بەڕاستی تۆ زۆر گەورەی تۆ شاهدی گەورەی ئەو ئینسانە دەدەی بەبێ ئەوەی بە قسەش دەری ببڕی بۆیە گەورە بە دەچینە خزمەت قورئانی پیرۆز خوای پەروەردگار باسی کەسێکمان بۆ دەکا بەبێ ناوهێنان جا بەڕێزان دیقەتی قورئان بدەن کاتێک قورئانتان خوێندەوە ناوی مرۆڤەکەی نەهێنا بۆ ناوی ناهێنێ بۆ باسی شوێنەکەی ناکە ئەها ئێستا بەسەرهاتی لە سوڕەتی یاسین ئاەتی 13 تا 27 دوایی کە لە ماڵەوە سێتان کرد ئاەتی 13 تا 27 سوڕەتی پیرۆزی یاسین بخوێننەوە ئەم بەسەرهاتەی تێدایە کە خوا تۆماری کردووە ناوی شارەکە ناهێنێ ناوی سەردەم و زەمانەکە ناهێنێ قورئان ناوی مرۆڤەکەش ناهێنێ پاڵەوانی چیرۆکەکە ناو ناهێنێ مرۆڤە گەورەکە باز ناکە ناوی چی بۆ کوڕی کوێ بۆ خەڵکی کوێ بۆ موالیدی چەند بووە لە سەدەی چەند ئاژیا و لە چه شار و جوگرافیایەکی سەرزەویدا بۆچی خوای پەروەردگار خوای گەورە لێرەدا پێمان دەڵێت لەبەر ئەوەی ئەم بەسەرهاتە دووبارە دەبێتەوە ناوی هەر کەسێک نەهات لە قورئانە باسی شوێن و زەمان و مەکانی نەکرا و سەدە و شوێنی ژیانی نەکرا کاتی ژیانی نەکرا یعنی ئەم ئینسانە هەر ئەوە نەبوو بێ و ڕۆیشت بێ دڵنیا بن تا ڕۆژی قیامەت کەسانی ئاوا دەبن خوا پێمان دەفەرمێت تۆ دەتوانێت یەکێک بی لەو کەسانە دەبا گوێ بگرین خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ
شارێک هەبوون قورآن بۆ دەست پێ دەکا واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون شارێک هەبوو ناوی شارەکە خوای پەروەردگار ناڵێ کۆمەڵە پێغەمبەرمان بۆ ناردن سەرەتا دوو پێغەمبەری خوا چوون بۆ ئەو شوێنە دوو پێغەمبەر بە یەکەوە چوون بانگەوازیان کردن خەڵکینە وەرد واز لە بتپەرستی بێنن واز لە ناکۆکی بێنن واز لە شەڕ و ئاژاوە لە حرامخۆری لە ستەم و ستەمکاری بێنن پەیامی پێغەمبەران ئەوە بوو وەرن یەکتری مەپەرستن ئەڵڵا کە تاکو تەنهایە و لە ئاسمانە با ئەوە بپەرستین با سوژدە بۆ یەکتر نەبین سوژدە بۆ خوا بەرین بەڵام ئەو قەومە ئەو جێل و نەفامانە کە بەرژەوەندەکانیان دژی ئەم جوانیانە بوو بە گژیاندا چوونەوە نەهیان لێکردن خوای گەورە پێغەمبەری سێمیشی نارد بۆیە زۆر جار پەیامی خوای پەروەردگار بە کەسێک بەتەنها ناگا پێویستی بە پاڵپشتیوانیە موسا خوای گەورە هاڕوونی برای لەگەڵ نارد ئەم دوو پێغەمبەرە خوا پێغەمبەری سێمیشی بۆ ناردن داوایان لێکردن زۆر بە زمانی شیرین وتیان وما عەلەینا ئیلا البەلاغ الموبین وەڵڵی ئێمە تەنها گەیاندنێکی ئاشکرامان لەسەرە کاکە خۆ چەکمان پێ نییە دار و بەرتان پێ ناکێشین سزنتان ناکەین دەسەڵات و حکممان نییە ئێمە تەنها بە زمانێکی شیرین پەیامی ئەڵڵاتان پێدەگەیەنین بەڵام ئەو قەومە هەڕەشیان لێکردن وتیان ئێوە شومن لەوەتی هاتوون ئەم شارەوە ژیانتان لێ تێکداین خەریکە ئاژاوە دەکەنە شارەکەەوە ئەگە بێت و نەڕۆنە دەرەوە وەڵڵا بەربارانتان دەکەین سزنتان دەکەین ڕەجمتان دەکەین عەزابێکی زۆر بە شیددەتتان دەدەین ئەم پێغەمبەرانە دیسانەوە هەر ئامۆژگاریان کردن خەڵکینە وەڵڵاهی خۆ ئێمە هیچمان لە ئێوە ناوێ بەڵام ئەوەی ئێوە چەند ساڵە لەسەرنی لە زیاتی پەرستنی پەروەردگار پەرستنی دار و بەرد لە زیاتی عەدل و دادپەروەری چەوساندنەوەی ستەمکارەکان بۆ بێهێز و بێدەسەڵاتەکانتان بازارتان پڕێتی لە غەش و لە مەعامەلە و لە تەزویر و لە قۆڵبڕین و دەستبڕین ئێمە دەڵێن ئەوانە مەکەن خۆ چیترمان لە ئێوە بیستووە بەڵام دیسان دەسەڵاتدارە بەرژەوەندی خوازەکان بەم قسانە قەڵستر بوون دیسان هەڕەشیان لێکردنەوە مەیدانی شارە و ئەم گفتوگۆیە لە نێوانی سێ پێغەمبەری خوا لەگەڵ ئەو هەموو خەڵکە زۆرەدا کە بەگژی ئەم حەقەدا دەچنەوە جاری وایە حەق زۆر تەنیایە بەڵام بەرەی ناحەق یەکجار زۆرن بۆیە خۆشەویستم شەرنی ئەگە مرۆڤێکی گەورەبی ئەوانەی لە دواتەون یەکجار زۆر بن خەڵکی ئەو شارە هەموو یەکیان گرت و هەر زۆرەکانیان دژی سێ کەسی حەقویستی بەڕێزی گەورە کە پێغەمبەرانی خوا بوون سەلامی خوایان لەسەر بێ ئالێرەدا خوا مەشەدێک تۆمار دەکا و دەفەرمێ وجاء رجل من أقصى المدينة يسعى لەو سەری شارەوە ماڵێکی سەرپەڕ هەبوو کابرایەک لە خانوویەکی بچوو کادەژیا بەڵام ڕەجولن قورئان مەبەستیەوە نیە پیاوێکی نێری نەبوو یعنی سیفاتی نێرینەی تێدا بوو ڕیش و سمێڵی هەبوو پیاوێکی سمێڵ قەوی بوو نا مەبەستیەوە و پیاوێکی مەرد بوو ڕەجول عەرزم کردن لە سەرەتای وتارەکە ڕەجول لە قورئانە بە معنا ڕەگەزی نێر نییە بە معنە مەردە بە مەردان قارەمانە بە معنە مرۆڤێکی گەورەیە کەواتە دەکرێت ئافرەتێک وابێ دەکرێت ئافرەتێکی قارەمان بێ ئافرەتێکی گەورە بێ ئافرەتێکی بەڕێز بێ ئالەو کاتەدا یەسعا بە هەڵەداوان هات بەڕاکردن بە پەلەکردن باش نییە بەڵام کاتێ بەرەو چاکە دەڕۆی پەلە بکەی خێرە ئالەو کاتەدا هاتووکتی یا قەومی اتەبیعوا المورسەلین کوڕە هۆزەکەم قەومەکەم ئەوە چیەکەن ئێوە خەریکەمانە دەکوژن هەڕەشیان لێ دەکەن خزمینە شوێنی ئەم پێغەمبەرانە بکەون من ئەمانە دەناسم ئەمە لە سیمایاندا دیارە قەدرۆیان نەکردووە خۆ ئینسانی ناپاک دیارە بەخوا هەر دەم و چاوی بخوێنێەوە سەیرەکەی ناپاکی لێ دیارە لە قسەکانی هەڵتە و پەڵتە هەیە ئەمانە چەند زمانیان ڕەوان و شیرینە چەند نێوچاوانیان پاکە ئەوەی لە زمانیانە دەڵێن بەخوا لە ڕوخساریانە دەخوێندرێتەوە لە پاکیدا ئەمانە کەسانی دڵپاکن اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون خەڵکی نەوەرن شوێنی ئەم کەسانە بکەون کە دوو سیفەتیان هەیە پاداشتیان لە ئێوە ناوێ خۆشیان هیدایەت دراون و دەزانن داوای چی دەکەن ئاواتیان ئەوەیە هەموو خەڵکی بچێتە بەهەشت کەواتە خۆشەویستم ئیمانداری بەڕێز بەردەوام تۆ شوێنی کەسێک بکەوە گوێ لە کەسێک بگرە کە پاداشتی لێن ناوێ دەنگی لێت ناوێ ئیشی لێت ناوێ پارەی لێت ناوێ بەخوا هیچی لێ تۆ ناوێ بەس تەنها دەڵێ وەڵڵاهی من الحەمدولله ڕێگەی حەقم دۆزیوەتەوە قورئان و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێک شارەزاییم پەیدا کردووە تۆ ژوەرە من وەک حەز بە بەختەوەری دەکەم وەڵڵا حەز دەکەم تۆش بەختەوەر بی ئەینە هیچی ترم لە تۆ ناوێ هیچ پێویستێکم بە تۆ نییە بەڵێ خۆشەویستم ئالەو کاتەدا کە قەومەکە ئەویان بینی وتیان ئەوە چییە فڵان کەس تۆش چوویتە پاڵەوان ها خوا ناوی نەهێنا تۆ دەتوانی پاڵەوانی ئەو چیرۆکە جارشکە لە مێژوودا دووبارە بێتەوە ئەتوانی تۆبی یەکسەر هەموو بە خاکە ناز و بە دار و بە بەرد و بە لەقەلیاندا ئەو کەسیان هەر لەو مەیدانەدا شەهید کرد قیل ادخلی الجەنە
یەکسەر خوای گەورە فەرمووی پێی فەرموو بڕۆ بەهەشتەوە ڕوحەکەی هێشتا دەرنەچوو بۆ شوێنی بخۆینی بەهەشتا نیشاندرا فەرمووی شوێنی تۆ بەهەشتا قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين ئای خۆزگە خواجا لە بەهەشتا خوای گەورە قسەکەی دەژێڕێتەوە خۆزگە خوایە ئەو قەومەم ئێستا بیان زانیایە من لە چه خەڵات و خۆشیەکەم خۆزگە بیان زانیایە خوا چەند ڕێزی لێگرتم ئەو هەموو ساڵی تەمەنم لە هەموو گوناهەکانم خۆش بوو لەبەروی پشتیوانی حەقم کرد لە یەک هەڵوو ئێستا خوای گەورە ڕابردووی خراپت پادەکاتەوە لەگەڵ حەقا بە بەڵێ پەروەردگار فەرمووی وتی خۆزگە قەومەکەم بیان زانیە کە خوا چەند ڕێزی لێ من گرتووە ئای بەهەشت چەند خۆشە ئای بەرهەمی ئیمان و خواناسی و یەکتاپەرستی چەند بەختەوەریە جا بەڕێزان ئەوەی کە ئەم پیاوە ناوی نەهات دەتوانی من بم تۆبی فڵان بێ ئەو خوشکەم بێ ئەو دادەیەم بێ ئەو برایەم بێ ئەو باوکە بێ تا قیامەت لە سەدەی 21 تۆ پاڵەوانی ئەم چیرۆکە بە دوو سیفەت یەکەم بە پشتیوانی حەق و ڕاستی بەردەوام مەهێڵە حەق بکەوێ هەر کەسێک کەلامی حەقی پێبوو پەیامی حەقی پێبوو پەیامی خواپەرستی و تەوحیدی پێبوو پەیامی ئاشتی و برایەتی پێبوو هەر کەسێک دیفاعی لە پاکی بازار کرد پاکی سیاست کرد پاکی زمان کرد پاکی ژینگە کرد ئەمانە هەموو حەقن هەر کەسێک لە هەر گۆشەیەکی ژیانە داوای سەروەری یاسا و دەسەڵاتی کرد و جیاوازی نەکردن لە نێوان مرۆڤی هەژار و دەسەڵات و کەم دەستدا ئەمە دروشمی جوانن مادام بەڕاستێتی و پاداشتی لە کەس ناوێ و خۆشی ڕاست دەکا خۆشی وەهم مهتەدونی وایە دروشمی زۆر بەرزە بەڵام خۆی ناپاکە ئەوێ من و تۆ بکاتە پەیژە پێماندا سەرکەوێ مە بە پەیژەی خەڵک زانیت فڵان کەس خۆی ڕێگا ڕاستەکەی هەڵبژاردە و حەقی پێیە تۆش پشتیوانی حەق بکە خوای گەورە مەدحت دەکا دووەمیان دڵپاکی مرۆڤە گەورەکان ئەم پیاوە کوشتویانە بەو هەموو ستەمەی کە لێیان کرد بە ناحەق و ناڕەوا شەهیدیان کرد لە بەهەشتا ناڵێ ئەخ خۆزگە لە دوای خۆم خوا بمزانیات چۆن لە ناوی بردن نابە پێچەوانەوە ئەڵە ئای خۆزگە ئێستا خوای گەورە دیمەنی منی نیشانی ئەو بەڕێزانە بدایە ئەو خزمە نەزانانم ئەو قەومە جاهیلە بیان زانیایە من لە چه خۆشی و بەختەوەریەکەم بۆ ئەوەی ئەوانیش ڕێبازی ڕاستیان بگرتایە و موسڵمان بوونایە و ئیمانیان بێنایە ئەو کەسە ئەوەندە هەڵوێستەکەی ناوازەیە ئەوەندە دڵەپەی پاکە ئەوەندە ئینسانێکی گەورە و بەڕێزە خوا لە قورئانە تۆماری دەکا ئەمە بەشی یەکەم بوو لە زنجیرە باسی با مرۆڤێکی گەورە بین و بەچی گەورە دەبین بەچی دەبینە ئینسانێکی بەڕێز و شایەنی ئەوەی لە ناو مرۆڤە گەورەکاندا تۆمار بین بەویستی خوای گەورە چاوەڕوامان بن لە ئەڵقەی دووەمە ئەم بابەتە تەواو دەکەین خوای پەروەردگار لە ڕیزی کەسە بەڕێزەکانی خۆی لە دنیادا کارێکمان پێ بسپێرەکە بە گەورەی بەژین بە گەورەی بمرین و لە دوای خۆمان بە نێتە پاک و کردەوە جوانەکانمان بە گەورەی بمێنینەوە بەخوای پەروەردگارتان دەسپێرم قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين